ئەی حەکە گیان ئەجان پێم بڵێ ئەماوەی سەجن بووی پلان و بەرنامە و شتو داناوە بۆ دوای سەجن بەربیت بە تەمای چیەکەی چی ناکەی ئەها وەڵی ئازیز گیان چی پێ بڵم ئەی پلانێکم داناوە بە دڵ و گیانیشەوە ئەو کاتەوە نامبینن ئابەم سەر و ڕیشەوە حەزبێ دروستەکەم ئەچمە ناو ئەو ئیشەوە ئەڵە من نوێنەرتانم لەم ڕێگە و لەم پیشەوە هەرچی دز و گەندەڵە دەری دێنم لە ڕیشەوە جاماڵی باشم ئەبێ بە ڤێلاو بە موچەشەوە تۆ پێم بڵێ تەقانی یانەی تەقان ئاشەوە بلا تەقانی ئەیچۆ وەڵی دڕی ئاچە ئەی خەینا پێم بڵێ ئەها بەسەوەی کە تۆ باسەکەیەوە حەزبی سەفەریەوە چییە شتە ئەجاقەی چیەکە ئەزیز گیان سفرەی سەفەری و قاپی سەفەریشمان هەیە با حەزبی سەفەریشمان هەبێ خۆ ئەویش وەک سفرە و قاپەکە هەر بۆ خواردنە کوڕی باش وەڵا خۆوایە حەزبی سەفەری و قاپی سەفەری هەرکرد لێ خوڕێ زانی حەکی